وڵاتان لەوێ بەخێر بێت یانە حاڵتان توان باسێکی کورتی پرۆژەکەمان بۆ بکەونک و خوێنکارانی پێماگای بابام زان چیتان کردووە لە پێشان بەڵێ ئێمە فکرێکمان هەبوو هەستایمە دروستکردنی ئەپلیکیشنێک بۆ کار ئاسانی پەیمانگاکەمان بۆ کاری ئیداری و بۆ خوێندکاران و بۆ مامۆستایانیش هەستایمە دروستکردنی ئەم ئەپلیکیشنەکە گروپ چاتی تیا بۆ کۆنتاکتی بینی تەلەبەکان خۆیان بۆ کۆنتاکتی بینی مامۆستا و تەلەبەکان و هەروها کتێبی تیایی هەر پێنج قۆناغەکەی تیا بە PDF و پڕێکەسی تایە کە پرۆفایلی خوێندکارانە ئاگاداری تیان نۆتیفیکیشنەکە ئەوەیە کە تۆ بانی داوام هەیە نییە ئاگاداریەک لەوێ بڵاو ئەکرێتەوە تۆ ئاگادارە بیت و جەدۆلی پەیمانگاشی تیایی هەر پێنج قۆناغەکە باشە دەستان خۆش بێ پرۆژەکەتان بە چی کردو بابزانانی بە فلۆتەر کردومانە بەڵێ کاکشە بەگشتی ئیشەکانتان ئەوتی بە فلۆتەر کردومانەی باگەندەکەتان باگەندەکە من بە فایربیس کردووە بۆ ئەو ئیشی خێراترە و لە باگەندەکانی کە باشتر لەسەر ڕوویەوە بۆ لە کاتێک تۆ گۆڕانکاری لە فایربیسەکەی لە ناو باگەندەکە ئەکەی لێرە ڕاستە خۆ گۆڕانکارێکە ڕوویە لە ریۆڵ تایم بەڵێ ریۆڵ تایم دادابێت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن